بڵازان و خۆشەویستانمان باز لە بابەتێکی گرنگ دەکەین کە پێیوەستە بە تەندروستی هەموو لایەکمانەوە و زۆری لە پزیشکان و پسپۆران باز لەو دەکەن کە بەشێکی زۆری سەرچاوی نەخۆشیەکان دەگەڕێتەوە بۆ خۆراک. بۆیە گرنگە لە هەموو وەرزەکاندا گرنگی بدەین بە سەلامەتی خۆراک، بەڵام زیاتر و باشترەوەیە کە لە وەرزی هایندا زۆر ئاگاداری تەندروستی خۆمامین بەوە تایبەتی تر لە بابەتی سەلامەتی خۆراک و ئەو خواردانەی کە دەیخۆین لە وەرزی هایندا بزانین تا چەند گرنگە و تا چەند کاریگەری دەبێت وەرزی هاین و گەرمان لەسەر خواردن و خواردنەوەکانیش بەگشتی. گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک لەشکر حەمید ئەندازیاری خۆراک. کاک لەشکر زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێر بێت. زۆر سپاس سەرچاومان دەستپێک باز لە سەلامەتی خۆراک بکەین. مەبەست چیە لە سەلامەتی خۆراک؟ دەستان خۆش بەیانی سەرجەم بیلەران بیسەرانی کەناڵی پێم باش. بەنسبەت سەلامەتی خۆراک دیارە ئەو خۆراکانەیە کە لە کەلگۆ بەرهەم دێنێت تا کۆگات سەرمێزی بەکارهێنەر لە ڕووی بەرهەمێنانی لە ڕووی و مادەکیمیانێکی بۆی بەکاردێنێت لە ڕووی خەزنکردن و کۆگاکردن و گواستنەوە و ئامادەکردنی هەمووی سەلامەت دەواتە یەکێک لەو پرۆسانە ئەرقەلیتێکە یان وەکو پێویست نەبێ بۆ نەگەر خۆراک هەتا چەند سەلامەت بێت بەڕێز داماژە بە پلەیگەرمی و کاریگەری پلەیگەرمی لەسەر خۆراک کرد هەتا چەند پارێزراوە بێت خۆراکە. بەڵام ئەگەر لە کۆگایەکە هەڵگیرا کۆگاکە بەپێی شێوازی گەرمی ئەو خواردنەبوو بەدڵنایەوە کارە بۆی کە خۆراکە سەلامەت نێت. بۆیە بەدڵنایەوە سەلامەتی خۆراک پرۆسسێکە هەمووی پێوەستە بێکەوە ئەگەر لێکێ لە مەرحەلەکانە کەم و کوڕی هەبێت بێتە هۆی کە خۆراکە سەلامەت و تەندروست نەبێت، چ لە کاتی بەرهەمهێنانی یابێت، چ لە کاتی گواستنەوە یابێت، هەڵگرتنی یابێت، ئامادەکردنی یابێت، تا کاتی خواردنی هەموو ئەم کارانە بپێویستە بە پێی ستانداردی خۆی بێت لە خۆراکیشەوە بە خۆراکی ترە گۆڕێت. بەنسبەت خۆراکەوە بۆ ئێمە سێ جۆر شێوازی هەڵگرتنمانەیە. جۆرێکمانەوانەیە کە لە پلەی گەرمی بەستووە هەڵەگیرن بە تایبەتی ئەو گۆشتانی کە ماواکی زۆر ئەمێننەوە، یان هەنێ جۆری پەنیرمان هەیە ئەمانە کە تەمەنیان درێژترە لە پلەی گەرمی ناقص 18 هەڵەگیرێت واتە لە پلەی بەستنی ژێر سفرە ئەمە ئەو جۆرانە ئاگرێتەوە. جۆرێکی ترمانەیە کە پلەی گەرمی بەڕادە کە لە 0 بۆ 6 ئەمە بەرهەمە شیرەمەنیەکان بەشێکی گشتی بۆ نەماست شیر هێلکە بەشێکی زۆری بەرهەمەکان لەو پلەیە هەڵیگیری سەلامەترین پلێ بۆ هەڵگرتنی خۆراک کە پلەی بەڕادەواتە نەبەستنە و نەپلێکی گەرمی بەرزە. پلەی سێمان هەیە کە پلەی گەرمی ڕوم تێمپیچەرە پلەی گەرمی ژوورە لە 19 یان لە 21 بۆ 25 دەستپێکە. ئەم پلە گەرمیە بۆ کۆی خۆراکەکانە کە وشکن، بەڵام بەداخۆ ئێستا ئەمڕۆ دوێنێ پلەی گەرمی 46 بوو دەرجە حرارە زۆر بەرزە ئەبینە ئەو خۆراک وشکانە لای ئێمە خەڵک وە مامەڵی لەگەڵاکە بە تایبەتی زۆرجار خاوەنکارەکانیش لەگەڵ خۆراک وشکان بۆنە برنج و نۆک و نیسک و فاسۆلیا و ئەوانەی کە وشکن وا تەعاملیان لەگەڵاکە کە ئەوانە لە شوێنێکدان لێن و تاوە هەتا لینە کێشینێ، بەڵام بەعکسەوە ئەوانش پێویستە دەرەجێک حراری گونجای بۆ فراهەم کرێت پێویستە 25 بێ واتە تۆ گەل لە مەخزانێکا داینێت و هیچ سارکەرەوەکی تیانە بێت خۆی جەوەکە 46 یعنی لە شوێنێکشا داینێت بەداخۆ بەشێک زۆری ئەو کۆگانێک کە ئەو خواردنەوەشکانشی تیاڵەگیرێت جەمەلۆنە بەدڵنیا دەرجە حرارەکەی گاتە نزیکی 50 کەەوە بەهۆی ئەو پلە گەرمیەوە بێتە هۆی خراپبوونی خۆراکە. ئەگەر هەر بە کورتی باسی یەکی لەو خۆراکە وشکانە بکەین بۆ برنج مدەی سەلاحەکەی خۆی بۆ 2 ساڵە بەسەر چوونەکەی بە تایبەتی برنجی خڕ لەم وەرزە ئێمە بەردەوام لە تیمەکانشا ئەو کێشانەمان هەیە بە تایبەتی لە مانگی نۆ سەرەتای مانگیدا بڕێکی زۆر برنج ئەسپێ لەیاوە خراپە بێ بەسەرەچێت بۆی ئەوەیە کە لەم وەرزایە کە مانگی 7 و 8 پلەی گەرمیەکەی بەرز دەبێتەوە ئەو برنجە خڕانە ئەگەرماوە یەک مانگ پلەی گەرمی بەرز بێتەوە لە پلەی گەرمی ژوور تێپەڕێت بگاتە سەر و سیوەک پلەی گەرمی هۆکارەوەی کە برنجەکە بەسەر چێت خراپ بێت ئەسپێ دروستکە و ڕوتبەشی ئەگەر کۆنتترۆل بۆ ڕوو لە برنجی دەرنگ درێژ ناکات ینی بەتی خۆراکەکەیەتی بەڵێ نە لە برنجی درێژە ئەسپێکا بەس ئەو درەنگتر بەهۆی ئەوەی کە برنجی دەنەخڕ ڕێژەی شاسەی زیاترە ڕژین شاسەی زیاترە ئەگەر ئەو دەرجە حرارە گەرمی بۆ دروست بێت لەگەڵ گۆڕانکاری بەسەر ڕوتوبەکە بەدڵنیایە بێتەوەی بەسەر چوونی بە برنجی خڕێژ درێژ بە هەمان شێوە خراپە بەڵام تۆزێک مودەی درێژترە بۆ ناگەرەوە بە ماگە خراپێ و لەوانەیە بە 3 مانگ خراپێت بۆیە ینی بەداخەوە زۆر جار لای ئێمە بەس بەرواری بەسەرچوون کراوە پێوە بەڵام ئەوت بەرواری بەسەرچوونە کە بە خۆراکێک دانراوە لەسەر ئەساسی ئەوە تێسکراوە کە لەو پلە گەرمی بۆی دانراوە ینی بۆ نەتۆ سا پەنیرێکە خڕی پلەی گەرمەکەی بێت لە خوار شەش بێت ئەگەر تۆ لەسەر و شەشەوەڵیگیری ئەگەر تەمەنەکەی ماگەی بە دوو ڕۆژ بەسەر لێشی نووسراوە بەڵێ لێ نووسراوە بەڵام بەداخۆ زۆر جار لای ئێمە زۆر تەعامل لەگەڵەوە ناکرێت بۆ نەسام شیری بەستەرەکراوەکان ئەم شیرانەی کە لە قوتوایە بە فرێشیە فرۆشێت تەمەنی بۆ نە 21 ڕۆژە بەڵام بێ لە بەڕادا بێت ئەگەر بێت و هەر لە کاتی گواستنەوەیە بەڕادەکە بکوژێنێتەوە بەدڵنیایە بەکتریا نەوێ گەشاکە و تشەکە ئەسیدەکەی بەرزێبێتەوە تێگەچێ و شیای خواردن نابێت ینی کۆی خواردنەکان
ئەگەر بە دەرەجی گونجاو ماوەڵی لەگەڵانەکرێت سا بۆ نمونە گۆشت بەداخۆی بینین کە لە فرۆشگاکانی گۆشتە ئاژەڵەکە سەر بڕاوە گۆشتێکی فرێشە لاکەکەی هەڵواسیەوە بە جابخانەکەەوە دەرجە حراری دوکانەکە ئەگەر سپلێتیشی تیاابێ ناگاتە بیست یعنی ئەگەر سپلێتیشکە لە کاتێکا کە گۆشت پێویستە گەرنەی بەزبێ لە دەرجە حرارە 6 تێ نەپەڕە لە وەرزەیە لە هەموو وەرزەکە نایە پلێگەرمەکە لە 6 تێپەڕێت بۆ ئەوی کە تەمەنی بتوانین ماوەی 3 ڕۆژ بمێنێتەوە بەڵام تۆ لەو شوێنە گەرمەدایانی دەرجە حرارەکەی 25 بە دڵنیایەوە تەمەنی کورتە بێتەوە بە زووی بەکتریا و میکرۆب لەسەری گەشاکات کاک لەشم باز لەو دەکرێت کە بەرزبوونەوەی پلەی گەرمی و کاریگەری لەسەر خواردنەکان لە هەندێک خواردنا دەبێتەوەی گەشەی بەکتریا و گەشەی بەکتریا چه زیانێکی ئەبێت وە ڕوو لە چه خواردنێک دەکات کاتێک کە پلەی گەرمی بەرز دەبێتەوە خۆی پلەی گەرمی دوو جۆر زیانی هەیە زیانەکانەوەی کە هۆکارە بۆی کە میکرۆ و بەکتریا ناوێت گەشە بکات واتە و کەسانێک کە خۆن لە ماوەیەکی کەما بە تایبەتی لە وەرزی هاوی نابین زۆر کەس ئەوانەی خواردنی سەر دەستگەڕەکان یانوانە خواردنی دەرەوە خۆن تووشی سکسون و شانەوە بن کە تۆ خۆراکە و خوارد پلەی گەرمی بەرزی لێ و بەدڵنیا بەکتریا و میکرۆب لەسەری گەشەی کردووە هۆکارە بۆی کە تووشی سکسون و ڕشانەوە بین لە ماوەکی کەمە بەڵام لەوەش خراپترەوەیە گۆڕانکاری کیمیایی بەسەر مادەکان نایەنێت یعنی بۆ ناگەر و مادانە ڕەنگی دەستکردی تیابێت یان مادە کیمیایەکانی بۆ ئەو پلە گەرمیە بەرزەوە کارلێکەکە یان زۆر جار خوانانە کە لە علبێکی پلاستیکا بێت دەرجە حرارەکەی بەرزەبێتەوە نزیکی 50-45 ئەمە بەدڵنیایەوە پلاستیکەکەش توانای بەرگەگرتنی بۆ پلە گەرمیە نیە ئەگەر کوالیتیەکەشی زۆر باش بێ بەشێکی زۆری پلاستیکان لە دەرجە حرارەی 25 بەرەوسەرەوە بەشێ لە پێکاتەکانی شیە بێتەوە تێکەڵی خواردنەکە بێ یعنی ئەو کاتە بێزگەلەوەی کەلەر میکرۆبێت لە ڕووی کیمیاییشەوە کە زۆر مەترسیدارترە لە میکرۆبەکە خۆراکە خراپە بێت یان کارلێکی کیمیاییەکە بە شێوازێکی چۆنەڵی دروست نایکە یان بەشێکی زۆر لەو خواردانەی کە بەداخۆ بڕێکی زۆر مادی پارێزەری بۆ بەکاردێنێت یعنی مادە پارێزەکە ڕێگیرەکە لەوەی کە بەکتریا ناوی گەشەکە چونکە ڕێشێکی زۆر مادی پارێزەری تیا کە ئەمەش مادە پارێزەکە زیانی هەیە بەڵام لەو سەریشەوە بەهۆی ئەو تیشکی خۆڕیان بەهۆی ئەو پلە گەرمیە بەرزەوە مادە کیمیاییەکانی کارلێکەکە بەدڵنیایەوە کارە بۆی کە تووشی نەخۆشی درشخانەکان مامکە بەرگی لەشمان دابەزێنێ تووشی نەخۆشیەکانی شێرپەنجەمان کە ئەمەل باسی خۆراکەکەین ئەگەر خۆراکە خۆی لە ئاساسە سەلامەت و تەندروست بێ بەڵام بەداخۆ لە کوردستانی مابینی خۆی لە ئاساسە بەشێکی زۆری خۆراکان کە داخڵە بێ تەندروست نییە جاوەرە بۆ شازنە تەندروست مامەڵی لەگەڵا بکەیت کاک لە شکا باشت بۆ کرد کە بەشی لە خواردنەکان لە مادی پلاستیک و لەنێ شوێن شتا هەڵدەگیرێن ئەمە چ زیانێکی هەبێت کە ڕاستەوخۆ خۆلی ئێدا بە تایبەتی تر کە بەلای خەڵکەوە گرنگە ئاوی نێو ئەم دەبە و ئەو هینانەیە کە لە نێو شەقام لە نێو مارکێتەکان نجا لەبەر خۆرەکە دایناوە ڕێنمایی بۆ خەڵکی بۆ ئەو بابەتە بەنسبەت هەڵگرتنی خواردنەوە باشترین هەڵگرتنی خۆراکە لە دەفری شوشەیە ئەگەر بگونجێت لەبەرەوەی سەلامەت لە بە هیچ جۆرە کارلێک لێ ناکە هیچ پێکاتێکی تێکەڵی خواردنەکە نابێت ئەگەر جارێک تریش بەکاربێنێتەوە بە ئاسانی پاگەکرێتەوە ئەشورێتەوە بەکتریا و میکرۆب لەسەری گەشە ناکە بەڵام بەنسبەت هەڵگرتنی خۆراک لە پلاستیکە ئەگەر دەرجە حرارەی بەرز بێت و هەموو جۆرە خۆراکان بەدڵنیا تەندروست و سەلامەت نییە لەوەش خراپتر وەکو بەڕێز ئاماژە پێکرد هەمومان ئێستا بەهۆی مەشەڵەتی ژیانەوە بەردەوام ئامادەکراوەکان یانە و ئەوانەی کە لە کارگەکان بەرهەمدێنرێت بەکاردێنین ئەم ئەوانە کە بەرهەمدێنرێت بە گازی ئۆزۆن تاقیمەکرێت کە گازێکی ئۆسریە ئەم گازە ئیشیوەیە کە نێڵە بەکتریا و میکرۆب لەناو ئاوای گەشە بکات تا 1 ساڵ هەڵبگیرێت بەڵام بە مەرجێک ئاوەکە لە دەرەجەی حراری 25 تێ نەپەڕێواتە ئەو ئۆزۆنەی کە بۆی بەکاردێت بۆ بەکاردێت بۆی کە بەکتریا و میکرۆب لەناو گەشە نەکات ئۆزۆنەکە گازێکی ئۆسریە لە ماوەی کەمتر لە چەند سەعاتێکە لە وەرزی گەرمایە لە چەند کاتژمێرێکی کەمە ئۆزۆنەکە تەبەخورەکە لە زستانە ناگاتە 24 کاتژمێر ئۆزۆنەکە نامێنێت ناو ئاوەکە بەڵام ئەگەر تیشکی خۆر بەری کەوت ئەم تیشکی خۆرە دوو زیانەگەێنێت بە ئاوەکە یەکەم پێکاتی پلاستیکەکە مادەی ئەنتیمۆنیتیە لەگەڵ تیشکی خۆرکارلێکەکە بەشە لە پێکاتەکە ینی بڕێکی زۆر کەمیش تێکەڵی ئاوەکە بێت تۆ ڕۆژانە دوو دەبە سێ دەبە چوار دەبە ئاخۆیت یعنی ئەمە بە تێپەڕبوونی کات کەڵەکە بێت چونکە ئەو مادانە مادە پلاستیکانەکە تۆ ئەچێت دەستەوە هەرز نابێت شی نابێتەوە لە ڕۆی پاشەر و پیسایەوە دانادرێ بە تێپەڕبوونی کات ئەمە کەڵەکە بێت کردداری هەرزکردن تێگەیە بەرگی لەش دابەزێن هۆکار بوون خۆشی دەشخانەکان بە تایبەتی شێرپەنجە و حاڵەتێکی تریشمانەیە ئەم تشکی خۆرەکە لێیە ئەو ئۆزۆنە کە ئۆکسسیجینێکی چالاکی پێوەیە ینی ئۆستریە بێ بە ئۆتو ئۆکسسیجینێک چالاکی لێ ئەویش بە شێوەیەکی فری ڕادیکال ئیشەکە کە بەهۆی تشکی خۆرەکەەوە یان بۆی پلێگەرمێ بەرزەکەەوە ئەمیش هۆکارە بۆی کە لە خۆشە درێژخانەکان بە تایبەتی شێرپەنجە بۆیە ئەو ئەوانەی کە لەبەر تشکی خۆردانراون یان ئەو ئەوانەی کە لە پلەی گەرمی سەر و 25 زانراون بە هیچ جۆری تەندروست و سەلامەت نین یان لە ڕووی ستاندارد و پێویستە لە شوێنێکا دابرێن ئەگەر سێبەریش بێت بەلانی کەمە مبەڕدێکی تیابێت بۆی کە پلەی گەرمەکەی نەچێتەوە ئاسە بەڵام بەداخۆ من لە چەند ڕۆژی ڕابردەوە خۆم بینیم ینی بەردەوامە بینین ئەگەر لە مارکێت و شوێنەکانشانە بە لە کاتی گواستنەوەکەی بە تڕێلا گوێزرێتەوە لە بەر تیشکی خۆڕیان نایلۆنێکی تەنکی پیاوە بە دڵنیا ئەو نایلۆنێکی پیاوە لەبەرەوەی
دەرەجە حرارە زۆر بەرزە نەک ڕێگریەکە لەوەی کە خراب نەبێت زیاتر گەرمیەکە یعنی ئەو نایلۆنە بێەوە پلی گەرمی ناو ئاوەکە زیاتر بەرزەکاتەوە بۆیە بەدڵنیا پێویستە بە شێوازێکی تەندروست بگەزرێتەوە یان ئەو سیارانەی کە تەوزە یەکەن بەسەر مارکێتەکانە ئەیش بەماشەوە یان زۆر جار لە مارکێتەکانیش بەداخەوە کە ئەو حاڵەتانە هەیە بین لە بەردەمی مارکێتەکە دانراوە تشکی خۆر لێە بۆیە پێویستە لە دەرەجەی حراری 25 زانرێت بەرەو خوار و لە شوێنێک کابێت کە بەی زۆر تشکی خۆر لێنەیە هەموو ئەو خۆرانەکانشی کە لە شوشەیان یان لە نایلۆنیان لە پلاستیکان پێویستە پارێزاو بن لە تشکی خۆر چونکە ئەگەر بۆ نەخۆراکێک لە شوشە شاوێت کە شوشە وتمان تەندروستە کە تیشکی خۆر لێیە ئەو ڤیتامینانەی لە ناوەچێت ینی ئەو سوودەی نامێنێت ئێستا بۆ نەزێتی زیتون سێریکەین شوشەکانی بە ڕەنگێکی تۆخ دروست کراوە بۆ پاراستنیتی لە ڕووناکی و تیشکی خۆراکە کە بەری نەکەوێت وەک لەشکر لە شاری سنەی نازان لە شارەکانی دیکە هەبێت هەنێ خواردنێک نرخەکێرزان لە نێو شەقامەکاندا دایدەنێن پەنیرێکە جاری وایە نیوەی بەستێتی نیوەی بەربوو یاخود گۆشتە بە ئاماشەوە جبسە زۆر شتەکانی دیکە کە بۆ مانگی دومانگێکی ماوە کە بەسەر بچێ ڕێنمایەکی بۆ هاوڵاتیان سەبارەت بەم جۆرە خواردانە کە بە تایبەتی تر زۆربەی زۆی خۆر ڕاستە خۆ لە ئەدا لەم جۆرە خواردانە بەداخەوەتوان بڵم خواردانەی کە بە شێوەی هەڕاجە فرۆشتنی چی تەندروست و سەلامەت نین بۆ لەبەرەوە بەڕێز ئاماژە پێکرد بۆ نە خواردنێک تەمەنی 6 مانگە دەڕۆژی ماوە ینی ئەگەر 6 مانگەکە بە شێوازێکی تەندروست ماوەڵی لەگەڵا بکرێت تەمەنی 6 مانگە بەڵام بەدڵنیایەوە لە کوردستان یەکەم بۆی نەبوونی کارەباوە وەکو پێویست لە سارکەرەکان نەبوونی سارکەرەوەی ڕێکوپێک نەبوونی ئۆتۆمبیلی سارکەوەی ڕێکوپێک کە بەرەمەکە گوێزێتەوە تەمەنەکەی ناگاتە ئاسی خۆی ینی تۆ بەرداوام کە خۆراکەکەی هەوڵ بە و خۆراکە بکڕی کە تەمەنی زۆری بەسەرا نەڕۆشتووە چکە بەدڵنیایە هیچ خۆراکێک ناگاتە تەمەنەکەی خۆی ئەگەر بە شێوازێکی تەندروست مامەڵی لەگەڵانەکرێ خراپە بێ بەسەرچێ بۆیە تۆ خۆراکانێک کە هەڕاجەکرێن ئەمە کۆمپانیەکان ئەو خۆراکانن کەماوەتەوە بۆیان نافرۆشێت مودێکی کەمیان ماوە مارکەتەکان لیان وەرناگرن لە ڕێی دەستگەرەکان و هەڕاجەکەن ئەی بەداخۆ زۆر جار خەڵک لەوانێکی سێک برنج بکرێ دەگەر دەڕۆژی مابێ هەر ئۆتۆماتیک خۆی لە ماوەی دەڕۆژەکە هەر بەکاری نایانێ یعنی لاانێ بە چەند ژەمێک حازریکە مودەکەی بەسەرچێت لە ماڵەوە هەرستی پێناکە دووەمیشان ئەو تیشی خۆر و ئەو پلێ گەرمی بەرزی کە بوو بەکاردێنێت بەدڵنایە بە هیچ جۆرە تەندروست و سەلامەت نییە یعنی بە تایبەتی بەداخەوەکو بەڕز ئاماژە پێکرە بینین کە بەرهەمە شیرەمەنیەکان ئێمە چەند بەرهەمێکمانەیە کە زۆر ناسکن بە زووی خراپە بن بەرهەمە شیرەمەنەکان یەکی لەوانن دوو گۆشتە سێ هێلکەیە ئەمانە بە هیچ جۆرە ناوێت پلەی گەرمی مامەڵی لەگەڵا بکرێت چکە زۆر ناسکن زۆر بە زووی تێگەچن زۆر بە زووی خراپ بن یعنی ئێستا گەر تۆ شیرێک ماوە یەک کاژمن لە پلەی گەرمی بەرزادا بنێ بەدڵنیاوە تێگەچێت ئێتۆ ئەگەر لەبەر تیشکی خۆر و لەسەر ئەڕبان لەسەر دەستگەرەکان ناو بازارە بە تایبەتی هەڕاجەکرێت بەداخەوە لە سلێمانی و لە زۆربەی شارەکانی تریژە و حاڵەتە بوونی هەیە بە تایبەتی لە مۆرزە گەرمایە زۆر زۆر ناتەندروستە ئەگەر زستانیش بێت من لەگەڵ ئەوانیم بەی زۆرەوە خۆراکە دەستگێڕانە ئەوانەی کە بە هەڕاجە فرۆشێت ئەگەر خۆراکە تازە بێت و لە دەستگێرش بفرۆشێ ئاسایی ئەگەر پلەی گەرمەکەی گەرم لەبێت لە زستانە بەڵام ئەو خۆراکانی کە تەمەنیان کورتە زۆر لەگەڵ ئەوانیم لە کۆگایە چۆن هەڵگیراوە چۆن پارێزراوە وەکو باسم کرد ینی بە تایبەتی لە مۆرزایە زۆر بەکەمی کۆگا هەیە شڕوتی خۆی تیا جێبەجێکرێت یعنی ئەو کۆگانەی کە بەڕاد و سارکەرۆن تا حدێ باشترن بەزە کۆگانەی کە بە خواردنەوەشەکان بەکاردێنێت بەدڵناییەوە دەرەجە حراری ناگاتە 25 ئەمە تەمەنی کورتەکاتەوە و تەمەنی ئەو بەرهەمە کورتەکاتەوە بەدڵنایەوە لەو کاتەیە کە تۆی کڕی بەهای خۆراکی نەماوە و ئەوانشی کە موادی پارێزەری تایە ئەویش جارێکی خراپە خۆی مادە پارێزەرگە خراپە ئەو تیشکی خۆر و پلەی گەرمێ زۆرە بەرێکێت ئەوەی تر کارێکی خراپەکە لەسەر تەندروستیمان بەگرش لەم چەند ڕۆژەیە زۆر گەرم بوو ینی بە ئۆتۆمبیل تێپەڕیم لە فەیەکدان دوکانی هەربانەیەکی لەفە بوو ینی زۆر گەرم بوو تمەی قوڕ بەسەرەوەی کە ئیخوا ینی زۆر گەرم بوو ئەمە تا چەند زیانی ئەبێت وڵی خۆی بە زۆر جارە کەسان خۆی باسێک مەسەن فرێش یەکسەر ئامادەکرێت و ئەدرێت بە کەسەکە ئایا ئەمە ژەر زیانی ئەبێت بەنسبەت خواردنە دەستگەرەکان ئێمە چەند گرفتێکمانە یەکەم ئەو کەسانێک کە لە خواردنە دەستگەرەکانەکرێت وەکو پێویست پشکنینیان بۆ ناکرێت ینی کەسەکان خۆیان لە خۆیانە بەداخەوە ناڵم هەمویان بەشێکی زۆریان خۆیان ینی مەرجی تەندروستیان بەسەرا جێبەجێ نابێت دووەم ئەگەر بەپێی توێژینەوەی کە کراوە لە سەرتاسەری جیهان لە 150 وڵات لەسەر ئەو خواردنی دەستگەرەکان دروست کراوە توێژینەوەکە لە ساڵ 47 ئەو کەسانی لەسەر دەستگەرەکان دروست کارەکەن لە 150 وڵات لە ساڵ 47 یان وەکو پێویست ئایان بەردەست نییە کە تەوالێت کەن لە ساڵ 63یان هەر تەوالێتی پێویستیان بەردەست نییە لە ساڵ 21کان هیچ خزمەتگوزارێکی پاکردنەوەیان لا نیە ینی بەداخۆ من خۆم لە ماوەی ڕابردووە بینیومە ینی لەگەڵ ڕێزم بۆ بینەرانی ینی دەستگەر هەبووە بەهۆی نەبوونی تەوالێت ینی میزی کردوتە ناو دەبوو لە ناو دەستگەرەکە دایناوە ئێ بەدڵنیایەوە خۆ دەستیشی نەشۆردووە بۆیە بەداخەوە یەکەم دەستگەرەکان ئەگەر ینی ئەوە لە کاتێک هاتوانە کۆنتترۆل بکە گەر حکومەت شوێنێکی پێویستیان بۆ دابین کات
ئەو ئاڕیان بۆ دابینکە با دەستگیر بێت بەس ئەو ئاڕیان بۆ دابینکە مشتمەلات و تاواڵێتی هەبێت شوێنەکان ینی ئەو دەستگەڕی ئەو شوێنەکەی داخراوە لە پاشەرۆی ژینگە و ئۆتۆمبیل و پیسی پارێزراوە بێت کارمەندەکە کەویستی بچێت بۆ تاوالە بتوانێت دەستی بشوە بەدڵنیای ئەو کاتە مەترسی کەمتریان چەند کارەبایەکی تیابێت بتوانێت ئەو گۆشتێک کە هەیەی ینی بۆ من دەستگەڕم بینیەوە 4 کیلۆ گۆشتی هەیە کیلویەکی لەسەر مێزەکەی و 3 کیلو لەژێر عربانەکەی بەدڵنیایەوە لای خۆرەکەەوەی کە بربێت بەدڵنیایەوە ئەوە بەدڵنیایەوە ئەو خۆراکە خراپە بەو شای خواردنیە بە تایبەتی لەم وەرزەیە کە هەم لە ڕووی ژینگەیەوە تەپ و تۆز و پاشەرۆی دوانەکسیدی کاربۆنی ئۆتۆمبیلەکان هەم خۆیان پشکنیان بۆ نەکراوە هەمیش پلەی گەرمیەکە بەدڵنیای کۆنتترۆل ناکرێ و یعنی هیچ دەستگێڕێکیش نییە بتوانێت سارکەوێ هەبێ من ینی ڕاستەکەی ئەوانیش کە سابەتیان لەسەر ئەوە من لەگەڵ ئەوە نیم کە ڕێگری بکەین کە کاری دەستگەڕی نەمێنێ بەڵام ئەرکی حکوومەتە بۆنە لە چەند زۆنێکە چەند شوێنێک دروست کات وەکو دەستگێڕ ئەو کەسانش بتوان کاسبی خۆیان تیا بکەن بەڵام بە شێوازێکی تەندروست و سەلامەت بێ ئاو ئاڕۆ کارەبا و مشتمەلاتیان بۆ دابینکە بۆی ئەوانش بتوان سارکەرەوەیەکشیانە بێت کە ئەگە بە دووسێ دەستگێڕش بە سارکەرەوەیەکی بە گۆشتەکەی بکاتە نایەوە ئەو کاتە مەترسی کەمترە بێت کاکشکر ڕاستەوخۆ ئەو خۆرێککە ئیان لەو کاتێککە جگەرەکە سوورەکات و یاخود قیمەیەکی یاخود شفتەیەەکە بۆ خودی خواردنەکەمە کاریگەری بەدڵنیاییەوە ئەگەر چەند دقەیەکی کەم بێت نا بەڵام ئەو خواردنێکە ئامادەیەکە لاانێ بە دووسێ کاژمێر 4 کاژمێر ئەو خواردنەی کە لەسەر سینەکە دەستگەرەکە ساخی نکاتەوە ئەنج بێزگەلەوە باسم کرد کەشوهای ناو دەستگێڕەکە اینجا ئەو کەسی کە خۆشی کار لە ناو دەستگەرەکە کەلانە پشکنی ڤایرۆسی بۆ نەکرا بە خوانەخواستە نەخۆشەی گوازراوی هەبێت هەم بۆ خۆی خراپ و مەترسیدارە هەم بۆ ئەو کەسانش کە خواردنەکەی لێکردن چکە وەکو پێویست ناتوانێت تۆ دەستگەرەکان لە ڕووی یاساییەوە ئیجبارکەی کە مۆڵەتیانە بێت چکە هیچ شوێنێکیان نییە وەکو ئیجراتیش ئیجرات کە لەگەڵا ناکرێت تەنها ئەگەر من وەکو لیژنەیە بچم بۆ دەستگەرەکان هەر خواردنەکەی تەلەفەکەی ناتوانیت ئیجراتی تر لەگەڵا بکەیت چکە بۆ نەگەر ڕاستێکی بۆکەم و شوێنێکی دیاریکراوی نییە ئەگەر خرامەکە نەیە دواتر ناتوانین ینی ئیجبارێکی کە وەکو شوێنێک نیە مۆڵەتێکی ڕسمی هەبێت و بڵێ شوێنەکە ئیجراتی لەگەڵاکەم بۆیە باشترین حەلەوەیە وەکو باسم کردیانی لە زۆربەی وڵاتان بەداخۆ حاڵەتەوە وەکو باسم کردەوە توێژنەوەکی ڕێکخراوی تەندروستی جیهانی کردوێتی لە 150 وڵات یعنی لە 140 IPC بەردەست نییە یعنی تۆ خواردنەکە تەنها ناتوانێت بیشی شواتەوە بێزگە وازە تەوالێت و مشتمەلات و ئەوانە بێنە یعنی ئەو خواردنانە کە ئامادەکە پێویستی بە شۆڕنەوەیە پێویستی بە پاکردنەوە یان ئەو دەفرەی کە خواردنەکەی تیا سوورەکاتەوە یان ئەو قاپ و کۆچکی کە بەکارێنێ بەداخەم زۆر زار بینیم هەرچەند من خۆشم حەزم لە نۆکاوە یعنی ئەو کەسانی کە نۆکاوە بەکارێن بڕێکی زۆر چەوری پێوەیە خواردنێکی بە لەزەت و بە چێژە بڕێکی زۆر چەوری پێ شاڵێکی لێها و دیسان وەزبێکی تریتێک ها بەدڵنیەوە پاک نابێتەوە ئەوکاران پرسیاریان لا دروست بوو ئاماژە بۆ دەکەنەوە لە وڵات یاران بوون کە ئەچی لە فەیە یاخود ساندویچێکە خۆیان پێڵێن خۆی بەشی ئەوەت بۆ گەرمەکاتەوەی کاتە ناو لەفەکە بەس لێرە حتا ئێوارە هەر گەرمیەکاتەوە هەر گەرمێک زۆر ڕاستە خۆی ئەو خۆراکانە کە لەسەر ئاگرمێنەوە یعنی ئەگەر خۆراکێک ئامادەکرا نابێت ماوەی 4 کاتژمێر زیاتر بەردەوام بێت لەسەری یعنی بێت لە ماوەی 4 کاتژمێرە خواردنە سەر ئەگەر ساردیش نەبێتەوە یعنی ئەگەر خواردنێک سار بووە دیسان جایتی گەرم کرا بە دڵنیاوە هەم بەهای خۆراکی لە دەسەیە هەن لە فترای میکرۆب لەسەری گەشاکە یان بەداخۆکو هاوکاران باسییان کرد خواردنەکە دانێت ناو دەستگەڕەکەیە دەستگەرەکە زۆر گەرمە چاوەڕێکە دوکانداری هەموو خۆراکی ئامادەکرا و ماوەی کەمتر لە 2 کاتژمێر لە پلەی گەرمی ژوورامێنێتەوە پلەی گەرمی ژوور وەکو باسم کرد 21 بۆ 25 ئەی ناو دەستگەڕە لەم هاوینەیە بەدڵنیا 45 بەدڵنیا نیو کاتژمێریش نامێنێتەوە بۆیە بەدڵنیا ئەوەش هۆکارە من یعنی لە چەند وڵاتێک بینیوە بۆنە لە دوبەی بینیوە لە لوبنان بینیوە لە 1-2 وڵاتی لە ئێرانش بینیوە لە چەند شوێنێک بینیوە ئەو دەستگەڕانە منتیقێکیان بۆ دابین کراوە بۆن ینی بە شێوازێکی ڕێکوپێک شوێنەکان کۆنکرێت و تەرتیباتە وەکو مێزێکیان لێکرد دەستگەرەکانیان ئاوڕیان بۆ داناوە کارەبیان بۆ داناون دەستگەرەکان خۆیان لە ناو سارکەرەوە دایانن وەکو بەڕز شامەشە پێکرد کێکێکە چه داوای خواردنێکەکە بەبێ پڕی ئەو کەسی کە خواردنەکە داواکە چ جۆرە خواردنەکە داواکە بۆی حازرەکە نەک خواردنەکە دایم حازر بەس بەداخۆ ئێمە یەکەم خەتای دەستگەرەکانە دوم خەتای حکومەتە سێم خەتای خۆشمانەکە چین خواردنەکە خۆین سەبر ناکەین 10 دقە 15 دقە چاوەڕێگەی تا خواردنێکی خێرا بێ لە فێک بمانەمەداکە ئەمانە یەکسەر لە فەکەمان باتێ و بڕۆین یانی دایم پەلەمانە نازانین چیژەکەین بەڵام لێوانیە لێت ئەبێت چاوەڕێکی ئەو خواردنەی کە تەڵەبیەکەی لە زۆربەی وڵاتان بەپێی دەخواستی تۆ خواردنەکە لە سارکەرەوەکە دەرەکە و بۆ دروستەکە
ڕاستە کاک لەشکر سەبارەت بە خواردنی لە قوتونرا یاخود و خواردنانی کە ئامادەکراون و کۆ تۆ دێیت و ماڵەوە دووبارە ئامادەی دەکەیت و ئەمانە تا چەند گرنگە ئاگاداری بین و ئەگەر بەکاریشمانی نامە شوازێکی تەندروست یان زۆر جار پیتزان بینیوە لە نێو ساتکەرەوەیەکە و گۆشت و شتەکەشی بەسەرەوەی و لاوانی چەند ڕۆژێک مابێتەوە دواتریتە لە ماڵەوە تۆزێک سووریەکەیتەوە ئەمانە دەبێت چۆن ماوەڵای لەگەڵ بەنسبەت خواردنە لە قوتونراوەکان ئەوە لای هەمان ڕوونە کە بڕێکی زۆر موادی پارێزەری تایە بە تایبەتی بەنزواتی سۆدیۆم زۆر موادی پارێزەر چ کاریگەری لەسەر تەندروستی خۆی موادی پارێزەر ئەگەر بڕەکەی زۆر بوو بە دڵنیاییەوە هۆکارە بەوەی کە خانەکانی بەرگی لە شینسان تێگەشکێنێت شێوازی دابەشمی خانەکانە گۆڕێت مەناعەو نایڵێ هۆکارە بۆ شێرپەنجە یعنی بێستا توێژینەوەکان سەلمانویانە هەر کەسێک لە هەفتەیەکە زیاتر لە 2 جار خواردنەوە لە قوتونرا و ئامادەکراوەکان بەداخۆ ئێمە هەر خواردنە قوتونراوەکان بەس خواردنە پرۆسسکراوەکانی ژوایە لە هەفتەیەکە زیاتر لە 2 جار خوارد ئەگەری لە 180 توشبوونی بە نەخۆشی شێرپەنجە زیاکە یعنی بۆ ناگەر کەسێک لە هەفتەیەکە زیاتر لە 2 جار خوا لە 180 مەترسی زیاد ئەکا بۆی کە تووشی شێرپەنجە من ناڵم هەر نەخورێت هەمومانەی خۆین بەس یعنی بە بڕی زیان نەخورێت نابێ یعنی لە هەفتەیەکە تۆ لە 2 جار تێپەڕێت بەڵام ئەویش چۆن مامەڵی لەگەڵاکەی ئەوە گرنگە یعنی بەداخۆ ئێمە بینین من بینیوە بۆ ئەم ماسی لە قوتوەکان یعنی ئەو کەسێک کە کڕێتی هەر لە ناو قوتوەکە یعنی لە ناو کەسی خۆم و برادری خۆم بینیوە لە ناو قوتوەکەی خاتە سەر ئاگرەکەی کە مادەیەکی تایە و قوتووە هەر خۆی مادەکە کار لێکا بۆ پلەگەرمی بەرزە لەگەڵ ماسیەکە یان هەڵێ بسرێت و 2 ڕۆژ 3 ڕۆژ دایانێت دیسان بەکارێنێت ئەوش بەدڵنیاوە خراپە بۆیە یەکەم من لەگەڵ ئەم خواردن لە قوتونراوەکان لە هەفتەیەکە لە 2 جار زیاتر بەکارنێ لەگەر بەکارێنرا چکە باسم کرد لە 180 توشبوون بە پێی توێژینەوەکان ئەوتەی من نییە ئەگەری توشبوون بە نەخۆشی شێرپەنج زیاکە دووەم خواردنە پرۆسکراوەکان و خواردنە لە قوتونراوەکان بۆ کەسانەی کە تراگلیسایدیان واتە چەوری سیانیان بەرزە بە هیچ جۆرە پێویست نییە بەکاریبێن و باش نیە بەکاریبێن چونکە یەکە لە هۆکارە سەرەکانی زیادبوونی چۆری تراگلیساید گۆشتی پرۆسکرا و خواردنە پرۆسکراوەکانە بە تایبەتی وانەی کە لە قوتونراون بۆیە لەو ڕۆژەوە زیانی هەیە بۆیە تا بتوانین کەم بەکاریبێنین ئەگەر بەکاریشمانە لە هەفتەیەکە لە 2 جار تێپەڕ نەبێت و 1 جار بەکاریبێنین کە هەڵمام چڵی ئەو قولبەی خواردنەکەی تیا ڕاستخۆ بەکاریبێنێک هەڵی بگرین بۆ چەند ڕۆژێکی تر بەدڵنیا ئەوەش هۆکارە بۆی کە خوراکە زیاد خراپ لەش زۆر بە کورتی دەرفەتمان نەماوە گرنگترین ڕێنمایی چیە بۆ خەڵکی لە مۆرزەدا لە مۆرزی گەرمە و هاوینەدا سەبارەت بە سەلامەتی خۆراک داوا لە وڵاتانی خۆشەویستەکەم بە تایبەتی لێ مۆرزە گەرمەیە خۆیان بە دوور بگرن لەو خواردنانەی کە لە دەروی مارکێت و فرۆشگاکان دانراوە لەبەر تیشکی خۆردانراوە کە تیشکی خۆرش نەبێت دڵنیانی لەوەی کە شوێنەکەی پلەی گەرمی گونجای بۆ فراهەمکراوە یانی بۆ نمونە چمە مارکێتێک نەو مارکێتەکە زانم کە گەرمیان ساردە ئەگەر زانیم وایە لە مۆرزای خۆ بە دوورگرین لەو شوێنە شت نەکردین چونکە بەدڵنایەوە پلەی گەرمی هۆکارە بۆ خراپبوونی خۆراکان دوو خۆراکی سەر دەستگەرەکان لە مۆرزایە بەکارنێنن بە تایبەتی سێ خۆیان بە دوور بگرن لەو خۆراکانەی کە تەمەنێکی کورتی ماوە وەکو بەڕز داماژەی پێکرد پێشتر لەسەر دەستگەرەکان هەڕاجەکرێت کە ئەمە بەدڵنایەوە سەلامەت تەندروست نییە بۆیە سێ پێوە بەکاربێنن بۆ کڕنی خواردن ئەو خۆراکانەی کە بەسۆ بێ ناقسەش دەبێت ئەو خۆراکانەی وەکو بەرهەمە شیرەمەنەکان و ماس و سپیایی و هێلکە ئەوانە پێویستە لە دەرجەی بەڕاد هەڵگیرێ واتە بێ لە سەلاجە هەڵگیرە و سەلاجەکەیش کا بەشی خوارەوەی ئەو خۆراکانەی تریش کە وشکەیە ئاگادار مەبێ لە شوێنەکە هەڵبگیرێت دەرجە حراری لە 25 بەرزتر نەبێت تەنانەت لە ماڵیشەوە بەداخەوە زۆر جارە بینین لە ماڵیشەوە لە شوێنێکا دایناوە نزیکی تەباخکێ و هیچ هەوایەکی بۆ ناچێت ئەگەر لە ماڵیشەوە بمێنێتەوە ماوەی مانگێ دوو مانگە و خۆراکە بەسەرچێ و خراپە بێت زۆر سپاس بۆ بەڕێز کاک لەشکر حەمید ئەندازیاری خۆراکی خۆ بەخێر دەستان خۆش بێت زۆر سپاس بەخێر بێت یاخۆ